ئەمڕۆ 32 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی شاری سلێمانی تێپەڕ دەبێت کە لە 7 ئاداری ساڵی 1991دا بوو. ئێمە ئەمڕۆ لەڕێی چەند میوانێکەوە باز لە ئامانجەکانی ڕاپەڕین و هەروەها هۆکارەکانی ڕاپەڕین و چۆنێتی پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین دەکەین. بۆ ئەم گەشتە ئێمە میوانێکی تایبەتمانەیە، ئەویش بەڕێز مامۆستا جەعفەر ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و زیاتر باز لە هۆکار و ئامانجەکانی ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەکەین، بە تایبەت ڕاپەڕینی خەڵکی شاری سلێمانی. مامۆستا زۆر بەخێراتی، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. مامۆستا بوو پێی کە جەنابەت خەباتگێڕێکی دیاری خەڵکی هەرێمی کوردستانیت، باسێکی مێژووی کورتی ڕاپەڕینی 7 ئازاری ساڵی 1991 پارێزگای سلێمانیمان بۆ بکە. ڕاپەڕین ئەو کاتە لە پارێزگای سلێمانی چۆن سەری هەڵدا و چۆنیش بەڕێوە چوو؟ پێشەکی ئێوە ڕۆژی ئێوە و ڕۆژی هەموو بینەرانی عەزیزی باش، من حەزەکەم بەڕاستی وەکو بڵێن لە ڕوانگەیەکی ئەکادمی و زانستیەوە سەیری ڕووداوەکان بکەم. ڕاپەڕین ئەتوانێت بڵێ ئەمە وەرچەرخانێکی زۆر زۆر گرنگە لە مێژووی هەموو گەلی کورد. یەکەمین جارە لە ماوەی لە کاتی ئاوابوونی دەسەڵاتی میدیەکانەوە حتاکو و 91 ئەوە یەکەمین جارە دەسەڵاتێکی وا ڕووداوێکی وا گرنگ بێتە پێشەوە. من سەیری هەندێک دیاردەی لاوەکی ئەوانە ناکەم، من وەکو لە ئاوێنەی مێژوێەوە ئەمێ سەیری ڕووداوەکە بکەم، چکە دەسەڵاتە بوو. مەسەن دەسەڵاتی بابانەکان لە سلێمانی بووە، لە شوێنێکی زۆر دیاریکراو بووە. دەسەڵاتی پاشای گەورە هەبووە لە ڕواندز، دەسەڵاتی میرخانزاد هەبووە لە هەریر و باتاس و ئەوانە. تەنانەت یەکێکەوە خانزاد کەرکووکیشی ڕزگار کردووە، ژنێکی زۆر زۆر مهم بووە لە تاریخی گەلی کووردە. بەس من ئەمێ باسی ڕاپەڕین بکەم لەو ڕوانگەیەوە کە خەڵکی شار، خەڵکی مەدەنی هەڵساون بە ڕاپەڕینێکی گەورە، دژی گەورەترین ستەمکار کە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک بووە لە هەیە ئەڵێن مەسەن دەسەڵاتی هۆلاکۆ بووە، جەنگیزخان بووە، نازانم تەیمورلەنگ بۆ کێ بووە. دەسەڵاتی سەدام حوسێن زۆر زۆر لەوانە دڕندانەتر بووە، پیستر بووە، چکە تۆ بڕۆی 182 کەس هەر لە یەک شوێنە زندە بەچاڵ بکەی یان بە کیمیاوی لە هاوڵاتیانی خۆت بدەی. هیچ دەسەڵاتێک بەو شێوەیە لە تاریخە ئەمە شتێکی زۆر زۆر دەگمەنە، مەگەر دەسەڵاتی نازیەکان یان فاشەکانی ئیتالیا بەو شێوە دڕندانەیە تەعاملیان لەگەڵ خەڵک کرد بێ. مەسەریشان دیار بۆ چی بووە، مەسەری سەدام و ئەو جەماعەتە شەر دیار بوو بەرەوکێ ڕۆیشت. من بۆیە تەکی لەسەرەوە کەمەوە ڕاپەڕین وەرچەرخان بووە، وەرچەرخانێکی زۆر زۆر مێژووی زۆر گرنگ بووە و ئەوە بۆتە هۆی ئەوەی کە تا ئێستا ئەو دەسەڵاتە تا ئەمڕۆ یانێوە نزیکەی 32 ساڵە ئەو دەسەڵاتە بەردەوامە و لە هەرێمی کوردستانیشە جێگیر. باش مامۆستا، ڕاپەڕین چەند دەستکەوتێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدەستهێنا. ئەوەی کە تایبەتە بە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان، ئەرکی هێز و لایەنە سیاسیەکان چییە بۆ پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین، بە تایبەت ناکۆچیەکانیان وەلا بنێن بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتانی کە خەڵکی هەرێمی کوردستان بۆی ڕاپەڕی و بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بپارێزرێت؟ پرسیارەکەی من بە دەقیقی ئەمەیە، ئەرکی هێزی و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەت دوو هێزی سەرەکی یەکێتی و پارتی بۆ پاراستی دەستکەوتەکانی ڕاپەڕینی خەڵکی کوردستان چییە؟ من هیوادارم هێزە سیاسیەکان، هێزە سیاسیە گەورەکان و هێزەکانی تریشە، چکە نابێ ئەوانیش ینی بەرچاو نەگرین، ئەو هێزانەی هەن هەوڵ بدرێ یەک ریزیەک یان یەک هەڵوێستیەک دروست بکرێت. چکە بۆ ئێمە لە بڵێن بە تایبەتی لە 2003 بەدواوە نەتوانراوە هەندێ شتێ بچەسپێنرێ. لەو کاتێک کە حکومەتی بەغا زۆر لاواز بووە، ئیمکانیاتی هەرێمی کوردستان باشتر بووە، بە ئێرە بەهێزتر بووە، لە بەغا ئەسڵەن هیچ شتێک نەما بووە، نەتوانرا هەندێک لە ناو دەستورە و لە ناو شێوەی ئیدارەی حکومەتی عێراقیە کە ئێستا شەر هەوڵەدا دەسەڵاتێکی مرکزی بە شیعە و سونەوە
هەردوو لە هەوڵەدەن دەسەڵاتێکی مرکزی نەک دەسەڵاتێکی فدرالی بچەسپێنن. ئەو دەسەڵاتە یعنی سەمەسەن من خۆم کە پێش بڵێن ئەوەی سەدام حوسێن بڕوخێ زۆر خەڵک داوای کردەوێت پێویستە سەدام حوسێن لە سێدارە بدرێ. من هەرچەند خۆم مەسەن خاوەن چەندین شەهیدم قەناعەتم وابووە سیستەمەکە بگۆڕدرێ. ئەو سیستەمە لە سیستەمێکی مرکزی نادادپەروەری زاڵمانە بگۆڕدرێ بە دەسەڵاتێکی هیچ نەبێت دەسەڵاتێکی دیموکراسی ئازادی فدرالی بۆ بگۆڕدرێ. نەک تۆ بچی وڵا سەدام لە ناوبەریت و خۆت لە سەدام خراپتر بکەی. ئێستاش سەدام نەماوەکو سەدام خۆی بەڵام سێبەری سەدام حوسێن هێشتا ماوە. هێشتا ئەبیسین لە سەرگەڕان و دەوروبەری کەرکووک و خانەقی و شنگال و شوێنەکانی تر هێشتا هەوڵی تعریبکردن نەدرێ. بۆ من کە ئەوە ئەبیسم هیوادارم برادەر عەرەبەکان بە هەڵەیە نەچن لەوەیە ئەو شێوە سیاسەتی تعریب و ینی گۆڕینی بڵێن دیموگرافی ناوچەکان هیوا بۆ ببەسن پیان وابێ ئەوە باشترین چارەسەرە بۆ سەرکەوتنی گەلی عەرەب نا. ئەوە ئەسڵن شێوەیەکی زۆ خراپە لە شێوەی تەعاملکردن و شێوەی ئیدارەدانی وڵات. چونکە تۆ سقە نایڵێتەوە لە بینی کورد و عەرەبە. ئەوە خەتەرە. هەر ئەوە وای کرد سەدام حوسێن و پێش سەدامیشە هەموو بڕخێنرێ. یعنی ئەوەی کە من ئێڵێ میساتە وەختی خۆی یەکێکی وەکو ئەمین زەکی بەک لە کۆتایی بیستەکانە باوەڕکەم 28 بەنامەیەک ئاگاداری مەلک فەیسەل و ئەوانی کردوتەوە ئەڵێ ئەو سیاسە هەڵێ ئەوەی بەکارێنێ ئەڵێ عقدەیەک دروستەکەن کە چارەسەری نییە دواتر. ئێستا سێرەکە ئەو کێشەی هەرماوە یعنی کێشەی ئیدارەدانی هەڵا. تۆ پێت وایە دێکی کوردت داگیر کرد و کوردەکان لە ناو برد و خۆت مەجموعە عەرەب تێنابەوە سەرکەوتت بەدەستیان نەخێرە ئەو وانە. کەواتە مامۆستا جەنابتان پێتان وایە دەسەڵاتدارانی بەغدا ئێستا وانەیان لەوە وەرنەگرتووە کە خەڵکی کوردستان بۆ ساڵی 1991 ڕاپەڕینی کردووە وەکو جەنابەت باسیەکەی بە هەمان شێواز تەعامل لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ناکەن. ئێستا سەدام خۆی نەماوە بەڵام سیاسەتی بە عەرەبکردن پاکتاوی نەژادی ئەوانە هەر بەردەوامە. بەداخەوە خۆ من ئەوەی کە ئەیڵێم من هیوادارم میسا حکوومەتی هەرێمیشە لە ڕووی ئیداریەوە ئاگای لە داواکاری خەڵک بێخ. چکە تۆ ئەگەر ینی لێرە بنەمایەکی بەهێز دروستنەکەی ینی وانەکەی کە خەڵک لێت ڕازی بێ پەرتەوازەی دروستە بێ. ئەو کاتە بەشێک لە خەڵکڵم گرنگەوەی ئێمە مەسەلەن موچەمان هەبێ خەڵکە وای لێ کراوە خەڵک بەداخەوەڵم تۆ بەعزجارێکی سیاسەتێک بەکارێنی پێت وایە بە سیاسەتێکی ڕاستە هەرکەس بێ. ئەوەی کە لە دەسەڵاتە من مەبەستم ئەوانەیە هیوادارم کارێکی وا بکەن داواکاریەکانی خەڵک بڵێن موچەیە کارەبایە ئاوە. من لەو ڕۆژانە شتێکم بینی زۆر کە تەسیری تێکردم. خۆپیشاندانێک بوو لە دەربەنی خان ژنێکی وت ئەوە یەک مانگە گۆشتمان نەخواردووە ئەوت لە مانگیش ناتوان یەک جار گۆشت بخۆین. ئەمە یعنی ئێمە کە وەختی خۆی کە ڕۆیشتە شاخ هینی ئەومان نەخواستوە کە شۆڕشێ بکەین. ئەو شۆڕشە لە ئەنجامەکەی دوای 32 ساڵ ژنێک بێتە بەردەم شاشە و قسەی وا بکە. ئەوەی زۆر بۆ هەموو دەسەڵاتداران و ئیدارەی وڵات. چکە خۆی زەین چیە بزان کێشەیەکەیە کێشەکەشەوەیە بڵێن سیستەمێکی ئیداری وا بە ئاسانی جێگەی خۆی ناگرێتەوە. کارێکی زۆر زەحمەتە. بۆیە هەم جارێکیان لە چین لە مەجموعەی خەڵک کە لەگەڵمان بوون ئەوانەی حزبی کۆمونیستی چینی بوون برادرێک پرسیارێکی لیان کرد وتی ئێوە ناترسن دوای ڕووداوەکانی هەشتاونەوەوانە دەسەڵاتی ئێوەش بڕوخێ؟ وتی نە ئێمە ئەو ترسەمان نییە چونکە ئێمە قەناعەتمان وایە ئێمە بەردەوام لەگەڵ خەڵکین گوێ لە خەڵکە گرین ناڵێن ئەین بێت. جا منیشی وادارم ئیدارەی ئەم وڵاتی خۆشمان هەوڵ بدا لە ڕووی ئیداریە خۆی وا بەهێزکە مەسەن خەڵک پێویستی بۆ نەبێ مەسەن لە 2004ەوە بۆ نازانم ئێستا
هێشتا تۆ ڕێگەیەکە مەسافەی 120 کیلومتر نەتوانی چاکەیتەوە طبیعی زۆر خەڵک باشە مامۆستا کە ئەمڕۆ حوتی ئاجارە و یادی ڕاپەڕینی خەڵکی شاری سلێمانی دەکرێتەوە تا چەند ئەمە گرنگە ببێتە دەرفەتێک بۆ هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت کە جەنابەت ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتیت و ئێستا هەمووان دەزانن کە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە چه ئاستێکدایە تا چەند گرنگە ئەم یادە ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی ئەم دوو هێزە ئەو ناکۆکیانی کە هەیەەوە خەریکە خەڵکی هەرێمی کوردستانی ژماندوو دەکات وەلا بنرێت. وڵە من هیوادارم من لەبەروی لە ئێستا وکو زیاتر هاوڵاتیەکەم لەم وڵاتە ئەژیم ینی وەکو هەموو هاوڵاتێکی کورد پێم خۆش لە وڵاتی خۆم بژیم و پێشم خۆشە ینی خەڵک وڵاتی خۆی بجێ نەهێڵێ بەمەرجێک کێشیان نەبێ ها نەک بڵێ مەسەن 2003 خەڵک بەلێشاوە هاتووە ئێستش خەڵک بەلێشاوە ڕوە هیوادارم ئەو ئینانە نەبێ بۆیە من پێم خۆشە وەزعێکی وا بێتە پێشەوە تەنازل بۆ یەکتر بکە خۆ چییە ئەمە ئەلمێکی زۆر گەورە نیە کێشەکانیان بە یەکتر بڵێنەوە بەیەکەوت چکە ئەزەین چۆنە ئێستا بۆ فلستینەکان و ئیسرائیلەکان بەیەکەوە دانیشن زۆرجە دوو دوژمنی سەرسەختی یەکتر ئەبێ بەیەکەوە دانیشن چکە تۆ هەرچەند من یەکێتی و پارتی بە دوژمنی سەرسەختی یەکتر نازام نەخێر من وا سەری ئەو دوو هێزانە ناکەم و سەری هێزەکانی تریش بەو شێوە ناکەم بەس من هیوادارم ئەو کێشانەی کە هەیە هەر کێشەکە هەر شتێک بێ بە دانیشتن بە تەفاهم چارەسەر بکرێت تۆ هەر کێشەیەک هەیە من زۆرجە لەگەڵ زۆر لە برادرانی یەکێتی دانیشتوم گوێم لێگرتوون یەکسەر بڵێن مەسئولێکی پارتی یەکێک لە سەرکردەکانی پارتی یا لە حکوومەتە و تووتیۆڵێ من پێمان خۆشە بەیەکەوە دانیشین پێتان خۆشە بۆ بەیەکەوە دانانیشن تۆ کێشەکەت هەر شتێک هەیە چارەسەرە بێت چکە هەر هێزێکی سیاسی ئەگەر بێت و گەل لە پشتیوانی بێ سەرکەوتۆ بە هەر کەس بێ پێت وایە کێشەکان هێندە گەورە نین کە چارەسەریان نەبێ ناخۆ کێشە ئێمە چییە کێشەکە چییە تۆ بڵێن ڕەنگە پێت وا بێ میزانی ئێرە کەم بێ بڵێ کاکە میزانەکە تۆ زیاتکە چیە مەکەی ئەو کێشەیە یا بڵێن فلان ڕێگە و فیزار ڕێگە ئەوە چەند ساڵەکە وعدراوە جێبەجێ بکرێ من نسە زۆر شوێنە ناسم بڵێن لەگەڵ پارێزگاری سلێمانیش قسەم کردوتم ئەو ڕێگەی بوو چارەسەرێکتان بۆ نەدۆزیەوەتەوە توڵە دەبێت 5 ساڵە بڕیار دەرچوو ئەو ڕێگەی دروست کرێ بەس بجە نیە ینی قەز بۆ بجە چییە تۆ توانی هەر بە 4 دەوڵمن بڵێ ڕەنگە باشکاشکرد بۆ چارەسەر باش مامۆستا پێت وایە ڕاپەڕین دۆزی کوردی لە ئەستی نێودەوڵەتی بە چ دۆخێک گەیاند من کە سەیری وەزعی کوردەکەم لە ئاسی نێودەوڵەتی ئێستا بێگومان هەنگاوێکی زۆر زۆر گەورە چۆتە پێشەوە لە هەموو ڕوویەکەوە ینی سەگەر تۆ سیرکەی ئەوانەی کە سەرۆکی کوردن لە ئاسی نێودەوڵەتی چ سەرۆک بەرزانی بێ یا مامجلال بێ یان هەر کەسێکی تر بێ وەکو کەسایەتێکی زۆر گەورە لە ئاسی جیهان سیرەکرێن سەمەس زۆر گەل هەیە هەرتو دەوڵەتیشە بەزار ناوەکەی نازێت جیبۆتی خۆ دەوڵەتە بەسەر نازی کێ سەرۆک وەزیرانە کێ سەرۆک کۆمار بەس لە ئەوەی کوردوانیە یان من زۆر جار بەراوردی مەسئولێکی ئێرەکەم سەرۆک وەزیران بێ سەرۆکی هەرێم بێ یان سەرۆک کۆمار بێ سەرکی لە ئاسی نێودەوڵەتیش ڕێزێکی خۆیان هەیە گویان لێگرن ئەمە بۆ خۆی دیاردێکی زۆر زۆر ئیجابیە بەڵام لەوە ئیجابی تریش هەیە مەسەن تۆ ئەگەر سیرکەی ئێمە ئەوەی کە لە دیاسپۆرا کوردێکی زۆر زۆر هەیە تۆ ئیسفادیان لێ بکەیت بڵێن لە ئەمریکا کوردێکی زۆر هەیە لە بریتانیا لە ئەڵمانیا لە شوێنەکان ئەگەر بتانی وەکو دیاسپۆرا بیان جوڵێنی ینی تۆ وا بکەی کە ئەوانە خۆیان هەستکەن ئەمە هاوڵاتی هەرێمن هەرێمیشە هەوڵ بدا هەندێک شتیان بۆ بکە بڵێن هەندێک بڵێن یارمەتی ئەو بدا کە نەک بڵێن بەس نوێنەراتی ئەوە بە شتی ڕسمیاتە بەس نوێنەراتی هەبێ یا فلان قونسولی هەبیان ئەوانە ناڵێ من وەکو ڕێکخراوی مەدەنی ڕێکخراوە مەدەنیەکان هەبوو تو ئەتوانی کاریگەریکی زۆر تەبێت چونکە ئێستا لەسەر ئاسی جیهان
تعاطفێکی زۆر گەورە هەیە لەگەڵ کێشەی کووردە و دۆستێکی زۆرمان هەیە ئەبێ هەوڵدەین ئەو دۆستانە لە دەست نەدەین دەستخۆش چکە ئێمە هێشتا وەکو ئەڵێن کارەکان دەڵەمەیە و ئەو هەرێمە پێویستی بە پشتیوانێکی گەورەی و پێویستە بە هەر هەموو هەم وەکو حکوومەت هەم وەکو خەڵکی هەوڵ بێن ئەو ئەزمونە سەرکەوتوو بێت و بمێنێتەوە بۆ دەستخۆش مامەستا زۆر سپاس ئەرکرد کێشە